هەرێم هادیە ئیشی تەکسی بە بەردەوامیش تەکسی ناکەم دڵ حەوت ساڵە بێت تەکسیم پێ ئیشی ترم هەیە لەگەڵ ئیشی تەکسیەکە وەکو چۆن ئەم بڕیارەمە پێش هەموو شتێ من ئەوەم زۆر پێخۆشە ئەوە من هەر یەکەم جار هەر خۆم بووم بیرۆکەی خۆم بوو کە ئەم لۆگۆیم لێ ئێستا بووین بە سێ تەکسی دوای تریش لە منەوە زۆرم پێخۆش ئەوە کە بووین بە سێ تەکسی ئینشەڵا زیای شەکا وردە زیاتری شەڕوا ئەمجا ئێمە خۆمان نەخۆشی خەسخانەی هیوامان نەبووە ئازیزترین کەسم لە خەسخانەی هیواوە بە نەخۆشی ژێر پەنجە مردووە و خۆم زۆر هاتوچۆی خەسخانەی هیوام کردو و ئێسش هەتا بە ئێسش هەر کەسمان لە خەسخانەی هیوایە هاتوچۆی خەسخانەی هیوا هەرەکەم جا لەبەرەوە بڕیارەمە دەمێکشە منم ئیشە نەفەری خەسخانەی هیوا هەروە بم بەس وەکو نووسین مایەکە بێ ئەم لۆگۆیم لێ ئەو ئەم بڕیارەماوە بینوسم بۆ خەسخانەی هیواوێ بێ بەرامبەرە هەرچیە بۆ خەسخانەی هیواکەی ئێشتا هەرکەمە بە ئەوە شتێکی کەمە هاوکارێکی کەمە بەس هەرچیە بۆ خەسخانەی هیواکەی ئێشتا هەرکەمە هەر بڵێ بۆ نەخۆشخانەی هیوا نەخۆش بێ نەخۆش نەبێ دکتۆر بێ دراوسەی خەسخانەی هیوا بێ هەرچیەک بێ ئێمە بەس نزیکی خەسخانەی هیوا بێ بەس ناوی خەسخانەی هیوا بەرێ بین بۆ خەسخانەی هیوا لەو سەریشەوە نەفەری خەسخانەی هیوای بۆ شوێنێ بڕۆ هەرێ بینەوە زۆر دەستخۆشیمان لێگەن یعنی دەستخۆشیان لێگەم ئەو کۆمنتە جوانانەیە نەبینم یعنی زۆرم پێخۆشە هەرچی بکەم یعنی خەڵک زۆرم پێخۆشە خەڵک ئەو هەموو نووسینە جوانانیان بۆ نووسی و دەستخۆشیان لێگەم و زۆر سپاسی ئەو خەڵکەشەکە